سڵاو گوڵە جوانەکانم ئەم کاتتان باش من دکتۆرە باخچەم و لە بەرنامەیەکی نوێی تایبەت بە تەندروستی و زانیاری هاتمۆ لای ئێوەی گۆڵ. اینجا بابەتی ئەمڕۆمان زۆر سەرنجڕاکێشە. بزانم ئەزانن باسی چیەکەم؟ بێگومان ئەیبینن کە چیم لە بەردەستایە، بەڵام ئەمڕۆ باسی ژەمێکی خۆراکەکەم. بزانم بەم شتانەی بەردەستم ئەزان باسی چ ژەمێکەکەم؟ باسی ژەمی بەیانیانەکەم. ئابزانانی ژەمی بەیانیان چییە و کەی بیخۆین و چی بخۆین باشە و چی نەخۆین؟ ئامادەن ئێوەی گۆڵ؟ با دەست پێ بکەین. سەرەتا با بزانین ژەمی بەیانیان چییە؟ ژەمی بەیانیان یەکێکە لە سێژەمە سەرەکیەکەی کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین و ئەکەوێتە بەیانیان. هەروەکو بەناوەکەیە دیارە، هەروەها دەستپێکێکی ڕۆژەکەمانە. کاتە با بزانین ئێمە کەی پێویستە نانی بەیانیان بخۆین. هەروەکو بەناوەکەیە دیارە ئەبێ بەیانیان بخورێ، بەڵام بزانین چ کاتێک باشە. ئادی پێم بڵێن ئێوە کاتژمێر چەند نانی بەیانی خۆن؟ با پێتان بڵێم من باشترین نانی بەیانی ئەو کاتەیە کە لە نێوان دوو کاتژمێری کە هەستابیت لە خەو ئەیخۆیت. واتە چۆن دوو کاتژمێر؟ واتە بۆ نمونە ئەگەر ئێوە کاتژمێر 7 لە خەو هەستان، وا باشترە نانی بەیانیەکەتان کاتژمێر 7 تا 9 بێت، واتە درەنگتر نەبێت. و نمونەیەکی تر ئەگەر بۆ نمونە کاتژمێر 8 لە خەو هەستان، وا باشترە نانی بەیانەکەتان کاتژمێر 8 تا 10 بێت، واتە لە نێوان کاتژمێر 8 تا 10 پێویستە نانی بەیانەکەت بخۆیت. کەواتە لێرەوە زانیمان کە باشترین کاتی نانی بەیانی ئەو کاتەیە کە لە نێوان دوو کاتژمێری هەستانت لە خەوایە. بەڵام بیرتان بێت بە هیچ شێوەیەک نابێت نانی بەیانیەکەمان بە ڕادەیەک دوا بکەوێت کە بچێتە دوای کاتژمێردا، لەبەرەوەی ئەو کاتە زۆر نزیکە لە نانی نیوەڕۆ وەمان لێکە کە ژەمی نیوەڕۆ نەخۆین و پێمان نەخورێت. بۆیە وا باشترە هەموو ژەمی بەیانیانت پێش کاتژمێر دەبی خۆین. و باشترین نانی بەیانیش ئەو کاتەیە کە زوو بخورێت، لەبەرەوەی ئەو کاتە هۆرمۆنەکانمان و جەستەمان زۆر ئامادەیە بۆ وەرگرتنی ژەمێکی نوێ. نانی بەیانیان گرنگیکی یەجگار زۆری هەیە. اینجا من ئێستا لێرە پێتان ئەڵێم کە سوودەکانی نانی بەیانیان چییە. بێگومان سوودێکی یەجگار زۆری هەیە و ئەگەر ئێوەش گۆڕایەڵ بن و لەمە دووان نانی بەیانی بخۆن، ئەوە بێگومان بێبەش نابن لەو سوودانە. سەرەتا گرنگترین و باشترین سوودی ئەوەیە کە وزەیەکی باشمانایەتێ. لەبەر ئەوەی ئێمە پێش نانی بەیانی چەند کاتژمێرێک نووسین و هیچ خۆراکێکمان نەخواردووە و جەستەمان تا ڕادەیەک بێوزەیە. لەبەرەوەی کاتێک کە ژەمی بەیانیانە خۆین، ئەوە وزەیەکی یەجگار زۆر وەرئەگرین، لەبەرەوەی جەستەمان ئامادەیە بۆ وەرگرتنی وزە و پێویستمان بە وزەیەکی زۆرە بۆ دەستپێکی ڕۆژەکانمان و هەروەها بۆکردنی ئەو چالاکیانەی کە ئەبێ بیکەن ڕۆژانە. بۆیە نانی بەیانی پێکهاتووە لە وزەیەکی یەجگار زۆر. هەروەها یەکێکی تر لە سوودەکانی نانی بەیانی ئەوەیە کە بۆ گەشەی جەستەمان بە سوودە. ئێوەی گوڵ لە تەمەنێکان کە جەستەتان لە گەشایە و هێشتا گەشتان نەوەستاوە، کەواتە ئێوە پێویستان بە نانی بەیانیە لەبەر ئەو پێکاتە باشانی کە تایەتی بۆ گەشەکردنی جەستەتان لە پێناو ئەوەی کە تەندروست بن و خاوەنی جەستەیەکی باش بن و پتە بن و بەدوور بن لە نەخۆشی. هەروەها بۆ گەشەکردنی مێشک و دڵیشمان زۆر باشە نانی بەیانی. بۆیە ئەبێت نانێکی بەیانی تەندروست بخۆین. نانی بەیانی سەرچاوەیەکی زۆر باشی تەواوکەرە خۆراکیەکانی ڤیتامینەکان و کانزاکانە، واتە ئەو ڤیتامین و ئەو کانزایانەی کە لە بەیانیانە هەیە لە ژەمەکانی ترا زۆر بەردەست نییە. وەکو بۆ نمونە ئەم شیرەی بەردەستم کە بڕێکی زۆر باش ڤیتامین دی و کالیسیۆمی تایە کە ئێوەی گوڵ لە تەمەنی گەشەیان و هەروای ئێسکەکانتان گەشە ئەکا، بۆیە پێویستان بە بڕێکی باش لە کالیسیۆم و لە ڤیتامین دی هەیە. بۆیە ئەو پێکاتە خۆراکیانەی کە لە نانی بەیانیا هەیە لە ژەمەکانی ترا زۆر بەردەست نییە، بۆیە بە هیچ شێوەیە نابێ نانی بەیانیمان لە کەس بچێ. هەروەها بیرمان بێ کە نانی بەیانی ڕێژەی شەکر لە جەستەمانە کۆنتڕۆڵ ئەکات و نایاڵێ ڕێژەی شەکر زۆر بەرز بێت یاخود نزم بێ. هەروەها کێشی لەشیشمان بەڕاگری ئەهێڵێتەوە، واتە نایاڵێ کە زۆر کێشمان زیاد بکات یاخود زۆر لاواز بین. بۆیە نانی بەیانی سوودێکی زۆری هەیە.
هەروەها تۆی گوڵ ئەگەر قوتابیت و لە قوتابخانیت ئەوان نانی بەیانی ئامادە دەکا بە قوتابخانە و وزەیەکی باشت ئااتێ و نایڵێ لە قوتابخانە برسیت بێت هەروەها بیرکردنەوەت زیاکات و گەشەی مێشکت باشتر ئەکات و توانای فێربوونە زیاترە بێت و ئەبیت بە قوتابێکی وریا و لێ هات و زیرەک کاتە نابێ نانی بەیانی بە هیچ شێوەیەک لە کیسەڵمان بین. کەواتە سوودەکانی نانی بەیانی یەجگار زۆرن و ئەبێت بە شێوازێکی ڕاست و دروست نانی بەیانەکەمان بخۆین و هەوڵ بین نانی بەیانەکەمان تەندروست بێت. واتە چۆن تەندروست بێ؟ واتە شردنی ئێمە هەر بەیانیان زوو هەستین و ئیتر هەر شتێکمان حەز لێ بوو بیخۆین بەڵکو ئەبێت خواردنێک بخۆین کە تەندروست بێت و سوودی هەبێ بۆ جەستەمان. ئادی بزانین ئێوە بەیانیان زیاتر چییە خۆن؟ باشە من لێرەیە پێتانەڵێم کە ئەبێ بەیانیان چی بخۆن بۆ ئەوەی گەشەیەکی باش و تەندروستێکی باشتان هەبێ. ئامادەن؟ با دەست پێ بکەین. پێویستە نانی بەیانیەکەت هەمە جۆر بێت. هەمە جۆر واتە چی؟ واتە پێک هاتبێ لە چەند بڕێک خۆراک و بە تەنها یەک شت نەخۆیت. بۆ نمونە هێلکە سوودێکی یەجگار زۆری هەیە و پرۆتینێکی باشی تایە بەڵام نابێت هەموو بەیانێک بە تەنها هێلکە بخۆین بەڵکو ئەبێت هێلکەکە لەگەڵ چەند شتێکی ترا بخۆین بۆ ئەوەی هەموو جۆرە ڤیتامینێک و کانزایەک وەربگرین. پێویستە نانی بەیانیەکەمان چەند جۆرێک لە خۆراکی تیابێت. ئێستا پێتانەڵێم وا باشترە کە نانی بەیانیەکەمان 5 جۆر لە خۆراکەکانی تیابێ. بزانین ئەو 5 جۆرە خۆراکە چییە؟ یەکەمیان سەوزەیە. سەوزە واتە چی؟ واتە شرد نییە هەر ئەو سەوزانە بێت کە لە ژەمەکانی ترا ئەیخۆین. بۆ نمونە تەماتە و خەیار ئەو دوانە سەوزن. ئەتوانین لە بەیانیانە بڕێکی باش تەماتە و خەیار بخۆین لەبەر ئەوەی کە ئاودارن و لەم جەوی گەرمایە ناهێڵن گەرمامان بێت و لەشمان شێدارەکەن. هەروەها پێویستە لەگەڵ سەوزەشە میوەش بخورێت کە دووەم جۆری خۆراکە. میوە بەیانیان ئەتوانین سێوێک یاخود مۆزێک یاخود بڕێک شلیک یاخود گێلاس یاخود هەر میوەیەکە بەدەست بێ ئەتوانین لەگەڵ ژەمی بەیانەکانمانە بیخۆین. سێم جۆری خۆراک دانەوێڵەیە کاتە ئەبێت تا ئێستا زانیمان ئەبێت ژەمی خواردنەکەمان سەوزە و میوە و دانەوێڵەشی تیابێ. دانەوێڵە چییە؟ واتە ئەو خۆراکانەی کە بە گەنم یاخود جۆ دروست بوون وەکو سەمون یاخود نان. کەواتە ئەبێت تا ئێستا زانیمان کە بە ژەمی بەیانیانەکەمان 3 جۆر خۆراکی تیابێ. پاشان چوارەم جۆر چییە؟ چوارەم جۆر بریتین لە شیرەمەنیەکان. شیرەمەنیەکان وەکو چی؟ واتە ئەو شتانەی کە بە شیر دروست کراوە وەکو شیر خۆی لەگەڵ پەنیر یاخود ماست هەموو ئەمانە شیرەمەنیەکان و بڕێکی باش کالسیۆم و ڤیتامین دی تایە کە بۆ جەستەمان بەسوودن. کەواتە ئەبێت با بزانین 5ەم جۆری خۆراک چییە؟ 5ەم جۆر پرۆتینە. پرۆتین زانین لە چیا هەیە؟ پرۆتین لە نانی بەیانیان زیاتر لە هێلکەیە بەردەستە و هێلکەش ئەتوانێت بەدڵی خۆت بێت واتە بە شێوەی سورۆکراو یاخود بە شێوەی کوڵاو. کەواتە گوڵەکان و ئەبێت نانی بەیانیمان هەمە جۆر بێت و ئەم 5 جۆر خۆراکی تیابێت کە سەوزە و میوە و دانەوێڵە و پرۆتین و شیرەمەنیەکانە بۆ ئەوەی گەشەیەکی باش و تەندروست بین. چونکە نابێت هەموو بەیانێک هەمان شت بخۆین و هیچ گۆڕانکاریەک نەکەین لە نانی بەیانیمانە. کاتە نابێت تەنها یەک جۆر خۆراک بخۆین و هیچ گۆڕانکاریەک نەکەین لە نانی بەیانیمانە بۆ ئەوەی هەموو جۆرە کانزا و ڤیتامینەکان وەرگرین کە بەسوودن بۆ جەستەمان. گوڵەکانم بۆچی وتمان ئەبێ 5 جۆر لە خۆراکەکانی تیابێ؟ لەبەر ئەوەی هەریەکان سوودێکی جیاوازی هەیە بۆ جەستەمان. بۆ نمونە میوە. میوە چی تایە؟ میوە بڕێکی زۆر ڤیتامیناتی تایە وەکو ڤیتامین A، ڤیتامین D، ڤیتامین C کە هەموو ئەم ڤیتامینانە بەسوودن بۆ جەستەمان و هەریەکەیان کار و چالاکیەکی تایبەتەکە لە جەستەمانە. بۆیە پێویستە کە ئێمە بڕێکی باش میوە بخۆین بەیانیان بۆ ئەوەی لەشمان شێدار بێت و ڤیتامینات وەرگرین. و هەروەها سەوزە بۆچی سەوزە بخۆین؟ لەبەرەوەی سەوزە لەشمان شێدارەکات و چەند کانزایەکی بەسوودی تایە کە بۆ جەستەمان گرنگن. ئەو سەوزانش کە بەیانیان بیخۆین ئەتوانین تەماتە، خەیار، کاهو و ئەو سەوزانەی کە خۆمان حەزمان لێیە ئەتوانین لەگەڵ ژەمی نانی بەیانەکەمانە بیخۆین. سێم جۆری خۆراک بریتیە لە دانەوێڵە. دانەوێڵە بۆچی گرنگە؟ لەبەرەوەی بڕێکی باش کاربۆهیدرێتی تایە و کە وزەیەکی باشمانایەتێ بۆ دەستپێکی ڕۆژەکەمان. هەروەها چوارەم جۆری خۆراک پرۆتینە. بۆچی ئەمە پرۆتین بخۆین؟ لەبەرەوەی پرۆتین تا ماوەیەکی زۆر بە تێری ئەمان هێڵێتەوە و نایڵێت برسی بین. بەتایبەت کە تۆی گوڵ ئەچی بۆ قوتابخانە بۆ ئەوی برسی نەبیت و بە ئاسانی چالاکیەکانی قوتابخانەت ئەنجام بی بۆیە پێویستە بڕێکی باش پرۆتین وەرگریت.
و پێنجەم و کۆتا جۆری خۆراک شیرەمەنیەکانە وەکو وتمان ماست و پەنیر و شیر و هەر شتێک کە لە شیر دروستکرابێ بۆچی ئەبێت ئێمە شیرەمەنیەکان بخۆین لەبەر ئەوەی ئەم شیرەمەنیانە بڕێکی زۆر باش ڤیتامین دی و کارزایتایە پاشە گوڵەکانم ئێمە زانیمان کە ئەبێ نانی بەیانەکەمان چۆن بێت و ئەو شتانە چین کە ئەبێ بیخۆین بۆ ئەوەی تەندروستێکی باشمان هەبێ ئەی باشە بزانین ئەو شتانە چین کە نابێ بیان خۆین و ئەبێ بە زەرەر و زیان بۆمان بزانمەزانن ئێوە ئەو خواردنانی کە بڕێکی زۆر شەکریان تایە وەکو ئیشی هەویر کە ڕێژێکی زۆر شەکریتیا بەکار هاتووە بۆ دروستکردنی ئەوان نابێت بەیانیان بیخۆین لەبەرەوەی گەدەمان ئامادە نیە کە ئەو بڕۆ زۆرە شەکرە وەرگێت هەروەها خواردنەوە گازەکان کاتی تریژ نابێت بە ڕێژێکی زۆر بیخۆین لەبەرەوەی زیانی زۆرە بۆ تەندروستی و بۆ دەمودانمان بە هەمان شێوە بەیانیانیش بە هیچ شێوە نابێت خواردنەوە گازەکان بخۆین هەروەها ئەو شربەتانەی کە لە ناو قوتوان و سروشتینین نابێت بەیانیان بخۆین ئەبێ هەوڵ بین کە شربەتی سروشتی بخۆین و بەو میوانە دروستکرابێ کە لە ماڵەوە بەردەسە گوڵەکانم ئەبێت بیرمان بێت پێش هەموو ژەمێک و بەتایبەت ژەمی بەیانیانیش ئەبێت دەستەکانمان جوان بە ئاو و سابونە خۆت بە ئاو و شامپۆ بشۆین بۆ ئەوەی دەستمان پیس نەبێت و بەم دەستانەوە نان نەخۆین میکرۆب نەچێتە جەستەمان و تووشی نەخۆشیمان بکە کاتە بێت جوان پێش ژەمی بەیانیان دەستەکانمان بشۆین هەروەها دانیشتنمان بیر نەچێ دانیشتن لە ڕۆژێکە ئەبێ دوو جار دەمودانمان بشۆین بەیانیان و شەوان بەیانیان ئەتوانین پێش ژەمی بەیانی دانمان بشۆین و ئەتوانین پاش ژەمی بەیانیش دانمان بشۆین واتە بەدڵی خۆمان بەڵام ئەگەر پاش ژەمی بەیانی دانمان شت ئەوە پێت نیو کاتژمێری بین بێ لەگەڵمان خواردنەکەمانە واتە کە ژەمی بەیانیمان خوارد نیو کاتژمێر چاوەڕێکین پاشان دەمودانمان بشۆین دایک و باوکی بەڕێز ئەم بابەتەم تایبەتە بە ئێوە پێویستە ژەمی بەیانیانی مناڵەکەتان چۆن بێ پێویستە ژەمێکی تەندروست بێت و مناڵەکەتان پەیوەست نەکەن بە ژەمی نانی بەیانی خۆتانەوە واتە کە خۆتان شتێکتان حەز لێ و شتێکتان بەدڵە نابێت هەموو بەیانێک ئەوە بێت لەبەرەوەی مناڵەکە لە تەمەنی گەشایەتی و پێویستی بە بڕێکی زۆر ڤیتامین و کانزاکان و خواردنی بەسوود هەیە کاتە هەوڵ بن کە ژەمی بەیانیانیان هەمە جۆر بێت و هەموو جۆرە خۆراکێکی تیا بێت بۆی مناڵەکەتان تەندروستێکی باشی هەبێت پێویستە شەوان پێشەی مناڵەکەت بخەوێت لی بپرسیت کە بۆ ژەمی بەیانی ڕۆژی دوایی حەزی لە چییە لەبەرەوەی مناڵ زۆر گرنگە کە پرس و ڕای پێ بکرێت و بەتایبەت لە خواردنە لەبەر ئەوەی ئارەزوو خواردنیان زۆر نییە و زۆر جار بیان و ئەگرن بە شتەکان کەواتە ئەبێت لی بپرسیت کە بۆ بەیانی حەزت لە چ خواردنەکە بۆ ئەوەی بۆت ئامادە بکەم و بەیانیانیش پێویستە دووبارە لێ بپرسیتەوە بۆ نمونە مناڵەکەت حەزی لە هێلکەیە لێ بپرسە کە ئایا هێلکی سوورەوە کراوە بەم شێوە یاخۆت هێلکی کوڵاوی حەز لەیە بۆی زۆر گرنگە کە پرس و ڕایان پێ بکرێت لە ژەم خۆراکیتانیانە هەروەها زۆر گرنگە کە ئەو قاپ و کەوچک و هەروەها ئەو پەرداخی کە مناڵەکەت بەکاری ئەهێنێت مناڵانە بێت و بەدڵی خۆی بێت و خۆی هەڵی بژارد بێت ئەمە شواکە کە ئارەزوو خواردنی زیاتر بێت و زیاتر حەزی لە خواردنەکان بێت هەروە هەوڵ بن کە ژەمی نانی بەیانیان بە شێوەیەکی مناڵانە بۆ ئامادە بکەن بۆ نمونە ئەو سەمونە یاخود ئەو نانە بە شێوەیەک بە مەقەس بە شێوەیەکی مناڵانە بۆی ببڕەوە و سەرەورچێک یاخود بۆ نمونە تەماتە و خەیار بە شێوەی دڵ بۆی ببڕە بە شێوەی چوارگۆشە کە ئەمەوە ئەکات زیرەکی مێشکیشی باشتر بە شێوەکان زیاتر ئەزانێت و هەروەها ئارەزوو خواردنیشی زیاترە بێت. پێویستە کە مناڵ لە یەک ساڵی و ئامادە بکەیت بۆ ژەمی نانی بەیانی و لەگەڵ خۆتان لەسەر سفرە دانیشێنن واتە مناڵە بێت لە یەک ساڵیەوە ژەمی بەیانی ببێت بە بەشێک لە ژەمەکانی و ببێت بە دەستپێکی ڕۆژەکەی. پێویستە مناڵەکەت پێش یەک ساڵی بە هیچ شێوەیەک هەنگوینی نیتێ لەبەرەوەی هەنگوین جۆرە بەکتریایەکی تایە کە ئەم بەکتریایە بۆ مناڵی خوار یەک ساڵ زەرەر و زیانی زۆرە و مناڵەکە تەندروست نابێ بۆیە ئەبێت هەنگوین لە پاش تەمەنی یەک ساڵی بدرێت بە مناڵەکەت. هەروەها پێویستە کە چەرەساتی وەکو بایەم و گوێز و ئەم شتانە پێش تەمەنی 4 ساڵ نەدرێت بە مناڵ لەبەر ئەوەی کە پێکاتێکی ڕقیان هەیە کە بۆ قوتیان و بۆ هەرستکردن قورسە و هەروەها لە هەنێ حاڵەتە ئەبێتە گیرانی بۆری هەناسە و تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێت بۆیە بە چەرەسات پاش تەمەنی 4 ساڵ بێ بە مناڵەکەت. گوڵە جوانەکانم من لەم بەرنامەیە هاتمە کۆتایی لەم بەرنامەیە پێم وتن کە سوودەکانی نانی بەیانی چییە و هەروەها چۆن نانی بەیانێکی تەندروست بخۆین و ئەو شتانە چین کە ئەبێ بیان خۆین و ئەو شتانەش کە نابێ بیان خۆین بۆ ئەوەی جەستەیەکی پتە و بەهێز و گەشەیەکی باشمان هەبێت. بە هیوام ئێوەی گوڵیش لەموو دوان نانی بەیانی
بکەن بە بەشێک لە ژیانتان و بە هیچ شێوەگنانی بەیانی لە کەس خۆتان نێن لەبەر ئەو سوودە باشانەی کە هەیەی بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێت و کاتێکی خۆش بەسەربەرن و هاوینێکی پڕ بە سوودتان هەبێت و جستەیەکی بەهێز و تەندروستان هەبێت تا بەرنامەیەکی تر بە یەکتر شاد دەبینەوە من جارە بەجێتان هێڵم کاتێکی خۆش ئاگاتان لە خۆتان بێ.